بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕوئیای یەکێتی بۆ حکومڕانی لە سەراسێرەمی کوردستان و بە تایبەتر لە ناوچە جێناکۆکەکان لە کەرکووک و دەوروبەری. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لە دوای گۆڕانکاری ئیدارەکانی شارەکەوە ڕەوشی خزمەتگوزاری لە شارەکە چۆنە، تا چەندە لایەنەکان ئەمانگی هەیە لە نێوانیاندا و لایەنە کوردیەکان ئایا پشتیوانی یەکتر دەکەن یاخود نا. گفتوگوێن پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکڕەوندی مەلا مەحموود لێپرساوی مەڵبەندی ڕێخستنی کەرکووک. کاکڕەوند سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێز زۆر بەخێر بیت. خۆشحاڵین کە ئاتێستە دیۆش زۆر بەخێر بیت. دەنگ و باسی کەرکووک. کەرکووک باشە، توانی وا مقارنەیەکەی کەرکووک گەشتە لەو شارانەیە ئێستا ژیان تایە باشە، ئیش و کار دەسەکەوێ، خەڵک موچەی لە کاتی خۆیان دێ و بازاڕ و دوکان و ئەوانە ژیانی ڕۆژانیان خراپ نییە. لایەنی ئەمنیشی لایەنیشی پارێزراوە و هیچ لایەنێک تەحدا لە لایەنەکەی دیکە ناکات، چونکە کەرکووک 4-5 نەتەوەی تیاژێ. ئیدارەی کەرکووک کە پێشتر بەدەست بڵین ئێمەوە بوو، کاک ڕێبوار پارێزگاری کەرکووک بۆ ئێستا لە دەست برادەرانی تورکمانە. تا ئەم دەقەیە هیچ کارێکی نەخوازراو نییە و باکسەوە ئەو تەدویرەی کە کرا لەلایەن ئێمەش و لەلایەن خەڵکیشەوە بە کارێکی باش ناوەزەند کرا و من پێشم وایە ئیشێکی باش بوو، چونکە هەموو نەتەوەیە کە لە شارێکە ئەژێت ئەگەر ڕێژەکەی هەرچیەک بێبیر لەوە ئەکاتەوە ڕۆژە لە ڕۆژان بچێتە حکم، بۆیە ئەوەش کارێکی باش بوو. هەموو لایەنەکان لەگەڵ یەکتری تەنسیقمان هەیە، ئەمە لەگەڵ هەموو لایەنە عەرەبی و کوردی و تورکمانیەکان پەیوەندی بتەومان هەیە و ئەگەرێەوە بینی بێتان لە یادی دامەزرانی یەکێتیە هەموو ئەحزابی سیاسی تورکمانی، عەرەبی، کلد و ئاشور و کوردەکانیش سەردانمانیان کرد و ئێمەش سەردانیانەکەین. بۆ نەو مناسەباتەکان لە شاری کەرکووک هەمووی بە ئارامی ئەڕواتە ڕێوە و یەکێتی نیشتیمانی کورسانیش لە هەموو بوارەکانە درێغی نەکردووە، لە بواری ڕووناکبیری، لە بواری فەنی، لە بواری ئیداری. ئێمە لە هەموو سێکتەرەکانە کادری باش باشمان هەیە و کادرەکانمان ڕۆژانە تەعامل لەگەڵ جەماوەری شاری کەرکووکن. ئێوە ئەبینن قایم قامەکانمان، مدیر ناحیەکانمان هەموو ڕۆژێک لە ناو بازاڕەکانی شاری کەرکووکان و ئەچن بە دەنگ خەڵکی دانیشتوانەوە لە هەر شوێنێ ژیر و گرفت دەبێ هەوڵی چاکردنی ئەدەین. باشە، ئەمەژت بۆ کردوتە دەر پێکاتێک ژمارە یەرچەند بێ حەز دەکا دەسەڵات بگرێتە دەست. ئەمە بۆمانەیە کە هەر پێکاتێک دەسەڵاتی گرتە دەست پێکاتەکانی دیکە لە یاد بکە یان هەوڵ بۆ پێکاتی خۆی بدا. هەڵک ئەزمونێکی لەگەڵ ڕەکنجبوریدا هەیە، ئەزمونێکی تاڵە بە نسبەت پێکاتەکانی دیکەوە. ئەکرێ بڵین هەر لە ناو پێکاتی عەرەبی خۆشیاندا ینی ئەزمونێکی زۆر خۆشیان نییە لەگەڵیدا. ئەکرێ بڵینەوە ئەزمونە ڕۆی و تێپەڕی و ڕاکانجبوری بە دەنجی خەڵک نهاتبووە. ئەگەر بەبیرت بێ لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم ڕاکانجبوری وەکو فەرزێک کاتەوێ، ئەجینا ئەوە نەبوو بڵێ بە دەنجی خەڵک کاتبێ بە تەفاهم لەگەڵ لایەنەکانە هاتبێ. ئەو کاتیش ئەگەر تۆ ئێوە بەبیرتان بێمەوە بۆ ئەو مۆزوعە، ئەو کاتیش ئەگەر کورد با بڵین پارتی ئەگەر بەهات بە لەگەڵ یەکێتی نیشتیمانی لە یەک جەلسەیە بەشداری بکرد بە ئەو کاتەش پارێزگاریی کوردماندانە، چکە ئەو کاتەش ئێمە هەر زۆری نەبووین لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە، بەڵام ئەو بابەتە ئەوان ئامادە نەبوون بیکەن. هەر بۆ ئەوش نەیان کرد کە یەکێتی بشتێت لە کەرکووکە یاخود باڵادەسی یەکێتی نەمینێ لە کەرکووکە، بۆیە نەیان کرد. بۆیە ڕاکانجبوری کە ینیکارۆن 6 ساڵ بووە بزانم ئەگەرەوان بات نایەتەنا بەشداریان بکردا ئەو پارێزگارە عەرەبە پارێزگاری کەرکووک نابوو. ئەگەر تۆ ببیرت کە دەژڵێن عەرەبمە بەسم شۆڤێنیە، ئەگەرنا خوشکبرای عەرەبی زۆر باش. ئەگەر ئێوە بەبیری خۆتان بێنەوە، ئێمە ئەو کاتیش بۆ تەشکیلکردنی حکومەتی هەرێم یەکەم مەرجی یەکێتی نیشتیمانی کورسانەوە بوو پارێزگارێک بۆ کەرکووک دیاری بکەین. پارتی تەوقیعی لەگەڵا کردوین، مسودەکان ماوە، بەڵام دوای ئەوە لە تەوقیعەکەی خۆیان پەشیمان بوون و ئامادە نەبوون بێن، چکە ئەگەر یەک دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرایە و کوردەکان بەشداریان تێ بکردای ئەمە ئەکسەریەت بووین، کەسیش دەنجی پێنەدای نایە و کاتەمان توانی پارێزگاریشی کورد بۆ شاری کەرکووک دیاری بکەین. جا با بێمەوە سەر ڕاکانجبوری ئەو کاتێک کە لە حکما بوو تقریبا بیری لە هەندێک ئینتیقامە کردەوە، چکە پێی وابوو ئەم هەلە جارێکیکە بۆی دروست نابێتەوە، فعلەن بۆشی دروست نابێتەوە، چکە
بە استحقاق بێ استحقاقی انتخابی گرینگە بۆ دانانی پارێزگار و ئێمە لە شاری کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە استحقاقی انتخابیمان هەیە بۆیە ڕاکان ئەوەی کە کردی بەشێکی زۆری کارێک نەبوو ئێمە لێ ڕازی بین میلەتەکەش لێ ڕازی بێ بۆیە ئەبینین لە دوای انتخابات یاخود لە دوای هەڵبژاردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە کوردێک ئەبێت بە پارێزگار توانی بە هەموو خەڵکی شاری کەرکووک بڵین ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بە یەکسانیە لە شاری کەرکووک باوەڕی بەوەیە کۆمەڵێن نەتەوە لە شاری کەرکووک ئاژێن هەرچەندەم بیرۆکەی مامی ڕەحمەتی بوو ئەو لە یەکەم کۆبوونەوەی دوای پرۆسی ڕزگاری عێراق لەناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە کۆبوونەوەی پێکردین هەمومانی ڕاستپاردوویەتی کەرکووک چەپکە گوڵەکەیە ئەبێ هەموو نەتەوەکانی تیاابێ واگەریەوە بە بیرتان بێ احتیمامی زۆر ئەدا بە برا تورکمانەکانمان بە مەسیحیەکان زیاتر لە کورد و لە عەرەبیش ئەیوێت ئەمان مەغدورن ئەبێ ئێمە ئاگامان لیان بێ ئەبێ بیان پارێزین زۆر باشە هەندێک باسیەوە دەکەین بەڵام گەڕێمە بۆی کە دڵی ڕاکەن بە چاوی هەندێک جار بە چاوی ئینتیقام سەیری ینی ئیدارەی پۆستەکەی خۆی دەدا لایەنە کوردەکانی دیکە ئەمەیان دەزانی وەگەوە ئەمەیان دەبینی خۆی ئێمە لە کەرکووک خەلەل لە لایەنە کوردەکانە باوەکو خۆی پێت بڵێم چۆن ئێمە لە کاتی ڕیفراندۆمە ئاگەریەوە بە بیرتان بێت من خۆم هاتمە سەر تەلەڤیزۆنە و کاتی ئەعلانیەوەم کرد کە لەم کاتەیە ڕیفراندۆم بۆ کەرکووک باش نییە ئەگەر بە بیرتان بێ لەم تەلەڤیزۆنیەوەش قسەم کردو لە تەلەڤیزۆنەکانی کەش طبعاً ڕیفراندۆم کرا کە ڕیفراندۆم کرا ئەو حاڵەتە بەسەر کەرکووکە هاتەوە ئەم ئەنوایان زانی ئیشێکی زۆر باشیان کرد یەکسەر بایکۆتی کەرکووچیان کرد پارتی کە بایکۆتی کەرکووچیان کرد ئەمە خۆی لە خۆیان زەربەیەکی قورس بوو لە ئیدارەی کەرکووک لە بەڕێوەبردننی کەرکووک لە داهاتووی کەرکووک بۆ ئەوانش حیزبن ئەم حیزبە کاتی خۆی کە هاتە کەرکووک ئەیزانی ئێمە ئەکسەریەتین ئەشیزانی پارێزگار ئەو کاتە پارێزگاری کەرکووک لە دەربەنی خان و ئەیزانی پارێزگاری ئێمەیە بەڵام لەوێ پێداگیری کرد لەسەرەوەتی ئەبێ گشتی تەنەکە ئیلێک تەنەکە بۆ تەنەگەی بۆ ئێمە تەنەگەی بۆەوە کردی بە 50 لەگەڵمانە کە سەحبی کردەوە لە ئیدارە فراغێکی گەورە دروست بوو ئەم فراغە گەورەیە ئێمە نەمانتوانی لەو حاڵەتەی کە جێشی عێراقی هاتووە ڕاکان جبووری بۆ بە محافظ نەمانتوانی ئەو فراغێوان پڕکەینەوە بۆیە خۆیان گشت پۆستەکانیان بەجێشت ئەمە خەلەلێکی قورسی دروست کرد کە هاتیە ناو انتخاباتەوە گەرەوە بە بیرتان بێ 2017 ئەمان بایکۆتی کەرکووچیان کرد کە بایکۆتی کەرکووچیان کرد دەنگەکانیان بەشێکی سوتا بەشێکی ئەتوانم احتیمالە خەڵکی کەرکووک چکە خەڵکێکی دڵسۆزن بە شارەکەی هەندێکی دەنجیان دایە ئێمە بەڵام ئێمە توانیمانەوە بڵانسە ڕاستکەینەوە گەر بە بیرتان بێ ئێمە 6 کورسێکمان هێنایەوە ئەمە وای کرد ئێمە لە یەکێتیە لەوێ بتوانین ئەکسەریەت بێنین بەڵام ئەم لایەنە کوردیە هەمیشە ئەم پارسەنگانە تێکەدا ئەم مشکلانە دروستەکە لە ئێستاشە ئەوەی کە ئێوە ئەیبینێن لە کەرکووک بۆچی کورد تووشی ئەم حاڵەتانە بێ تەدویرە بێ بۆ دوو کورسی هەیە کە خەڵکی شاری کەرکووک کوردەکانی شاری کەرکووک دەنجیان بە پارتیدا بۆ موچە خۆری ئەوان لە ئەنگری ئەوانن دۆستی ئەوان کادری ئەوانن بەڵحاصل دەنجیان پێدان وتیان بەڵکو بێن لەگەڵمانە لە ناحکوما بن ئەوان یەکسەر هەڵسان چوون لە پشتی ئێمەوە ویستیان حاڵەتێ دروستکەن یەکێتی تامیشکەن ئەوە لە بەردەمی هەموو خەڵکەڵێم بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەمە وریا بوو زۆر هەوڵیدا من یەکەم کەس بووم لە دوای انتخابات وەکو مەڵبەندی کەرکووک بە بڕیاری یەکێتی چوم سەردانی لەقم کرد مەسئولی لقەکەیان لە بەردەمی تەلەڤیزۆن ئاوتی ئێستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پارێزگارێک دیاری بکە بەڵام ئەوان دوای ئامادە نەبوون لەگەڵێمە بێن ئەو پارێزگارە بۆ یەکێتی دیاری بکەن ئەمانە گشتی خەلەلن خەلەلی کووردە لە کەرکووک بۆ خەلەلی کورداگەرە و دوو کورسێ بات پاڵ کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بە ئاسانی حکوومەتیشمان تەشکیلە کرد پارێزگاریشمان دانا و هەموو پۆستەکانیش وەکو خۆیمە بۆیە ئەم خەلەلانە تەسیری هەبووە بڵێم تەسیری نەبووە بەڵام یەکێتی نیشتیمانی لەو خەلەلانە بەهێزتر بووە چکە بۆ ئەوە ئێمە لە چۆن کەرکووکتان ژێنێش کاکڕۆن پارتی جێهێشت و مبارری خۆی هەبوو و جۆرێک لە لێرە برانی پارتی لێرە نین بەیانیان دێ قسە بکەین وەکو دەڵێ قسەیوان بکەین ئەوان وتیان ئێمە کەرکووک لەبەرەوەی داگیر کراوە ئێمە لە شارێکی داگیر کراوە نامێنینەوە
بە جێوە جێتان نێشتومان باشە من میش پرسیارێکم مادام جەنابەت ئەو دیفاعاقێمیش بە ئەو خۆی شتێکت پێ بڵێم ئێمە لە شەڕی داعش بووین لە جەپەکانە بووین ئەوانە چوون حەفریان زین لە چۆلێدا لای ئاڵتون کۆپری چونکە بیریان لەوە ئەکردەوە چۆن کەرکووک بەجێ بێڵن ئێمە لە جەپەکانە بووین لە ڕۆژگاری جەپەکانە هێزەکانی خۆیانیان سەحبە کردەوە لە لێکەوتەکانی ڕیفراندۆم کە ئێمە پێمانوتن کاگاسۆ بەرەو ڕوو هەموو شتەکانی پیانوت من خۆم لە کۆبنەوەکان شتەکانمانم پیانوت واقعی کەرکووکمان وەکو خۆی خوێندەوە بۆیان ئەوان بەڵێنیان پێداین ڕاستە هەندێک خەڵکی شەبووە لە ناو یەکێتی پاڵپشت بۆ قسەکانی پارتی پاڵپشت بۆ بۆیان ینی ئەوە من نایشارمەوە بەڵام ئێمە پێمان وابوو واقعی ئێستای کەرکووک ئەبەو ئاراستەیە تووشی زەرەری قورزە بین قسەکە ئێمەش دەرچوو ئێمە لێ استراتیجی یەشێتی نیشتیمانی کورسانە کەرکووک بابەتێکی گرنگە ئێمە مزایدە بە کەرکووک کۆ ناکەین ئەگەر مزایدەمان بە کەرکووە بکرایە ئەمەش لە مەرحەلەیەک بەجێمانەیەشت بەڵام ئێمە مزایدە بە کەرکووک کۆ ناکەین تو ئەبینی لە لێکەوتەکانی ڕیفراندۆم هەفتا پێشمەرگە یەشێتی شەید بوو لە بەهاری ساڵی 91 نزگەی 300 کەس شەید بووە لە شاری کەرکووک لە مقاومە لەم 300 کەسە پێنجی هیلایەنەکانی دیکەنی هەمووی شەیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە کەرکووک استراتیجی یەکێتیە قوڵایی یەکێتیە ئەمە ئەم استراتیجە مندام نەڕشتووە ئەمە مامی گەورە ئەم استراتیزیەی داڕشتووە مامجەلال هەمیشە وتوێتی هەمیشەش ئەیزانی خۆ قسەکانی مامجەلال مەشهورە لەسەرم باڵەتە لە هەموو بۆنەکانە کە چۆن باسی کەرکووکە بۆیە بەجێهێشتنی کەرکووک بۆ ئێمە وەگەوە ئێمە هەموو کوردستان بەجێ بێڵین بۆیە بەڵێ مقاومەمان کرد مقاومە شەکەین و ئەژمێنینەوە ئەو قسانەی کە بە ئەو ڕعانی کە بە کوردستانی گەورە لە کەرکووکەوە دەبێننەوە بەتەچیت ئەگەر بەبیرت بێ لە نازام تو مالی چەنی بڵێ من لە وتارێکە ئەڵێ ڕاپەڕین و ڕزگاری کوردستان کەرکووک تاجی سەری بوو ڤیددیۆکەم بینیوە هەڵبەتە حتمما جا بۆیە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر کەم و کورتیشمان هەبوو بێ بەرامبەر بە خەڵک و بەنابەر بە جەماوەر بەڵام خۆمان وەکو حیزب بوو وەکو سیاست و وەکو ڕابردووی شەهیدەکانمان خۆمان بە خاوەن کەرکووک ئەزانین وا کەرکووک بە شارێکی کوردستانی ئەزانین ئەگەر مەراحلەکان جیاواز بێت مشکلەیەکمان نییە بەڵام ئێمە وەکو کورد لە شاری کەرکووک وەکو یەکێتی لە شاری کەرکووک بەڵێ خۆمان بەوە ئەزانین کە خاوەنی هەموو دام و دەستگاکانی لە شاری کەرکووک زۆر باشە کەمێک باز لە ئێستای کەرکووک بکەین دوای گۆڕانکاری ئیداریەکان لەکتێگەیشتنیە لە نێوان بەرپرسەکانە بەرپرسە حکومیەکانە بەرکەوتنیان نییە لە بەرەوەی لە پێکاتی جیاوازن تا ئەم دقیکە من و تۆ بەیەکەوەی تەفاهمێکەیە چکە ئەو تەفاهمە من پێشتر وتم یەکێتی خۆی بەرنامەی بۆ داڕشتە بوو ئێمە فەرقمان نەکردووە لە بینی مدیرێکی تورکمان مدیرێکی عەرەب مدیرێکی کلد و ئاشور مدیرێکی کورد فەرقمان نەکردووە حرمەتی هەمویانمان پاراستووە و قەتیش ڕۆژێک لە ڕۆژان غەدرمان لە کەسێک نەکردووە ئەنی ئەوە بۆ یەکێتی سەروەرێکی گەورەیە ئەنی یەکێتی شانازی بۆواکەن جا بە شتێکم لەبیر چوو لەسەر ئەو حیزبە سیاسیە ئێمە لەگەڵ لقی پارتیە لە کەرکووک پەیوەندیمان زۆر خۆش پەیوەندیتان خۆشە بڵێ پەیوەندیمان زۆر خۆش بڵێ سەردانمانەکە نەچینە لایەندێن لە بەڵام دەسەڵاتەکە لای لق نییە پێ دوایە لەسەرەوە تەوجیهاتەکە بڵێ وەکو مەڵبەند نییە ئەجا باش شتێکت لەسەر مەڵبەند بۆ بجێڕمەوە کاتی خۆی کە انتخابات تەواو بوو سێم ڕۆژی ئەعلانی دەنگەکان من چوم سەردانی لقم کرد وتم هەواڵان ئەوە ئێمە ئەم تاقمەی کە هاتووینە لە مەڵبەندی کەرکووک هاتووینە ئێوەش ئەو لق لێرە دانیشتون وەرن با هەمومان کەرکووکیانە بیر بکەینەوە هەمومان بەرنمەکان لە ناو کەرکووکەوە دابڕێژین بۆ دیفاعکردن لە میلەتەکەمان خەڵک دەنجی بە ئێمەداوە بۆ ئەوەیەتی مناڵەکانیان کوڕەکانیان کچەکانیان زەویزاریان گوندیان ئێمە بیپارێزین وەرن ئێمە لەسەر ئەم استراتیجە بایشکەین تاوان من وتمە لەم دەقەوە من وەرەقەی سپی تەوقیعەکەم لەسەر ئەم بابەتە سەلاحەتیشە بوو تۆ سەرکرد وەکو باوەڕم بە سەرکردایەتی خۆمە بکەم سەلاحێتەمەدانی باشە بەڵام ئەوان طبعاً فەرقی هەیە سیاست لای ئەوان فەرقەکەی ئەوەیە ئەوان ناتوان بڕیان لەسەر شتەکان بدەن بەڵام ئێمە بۆ کەرکووک دەتوانین لە ناو کەرکووکەوە بڕیان بۆ کەرکووک سەرپشک کراونەوەی کە چی باشە بۆ کەرکووکیەکان بیکەن ئێمە سەرۆک بافڵ هەمیشە پێمانەڵێ هەرچی کارێکی باشەیە بۆ خەڵکی کەرکووک بیکەن
دەست ناخاتە ناو یەک ئیشمانەوە پێشمانی وتووە هەرچیشتان پێویستە بۆتان جێبەجێکی ئەمە دەستکرانەوەیشی گەورەیە برای بەڕێزم کاگ ئاسۆ کە لەوێ ئێوە ئەبینن بە چرکەش دانانیش ماڵ بە ماڵی شاری کەرکووک گەڕێ لەگەڵ خەڵکایە لەگەڵ لە ناو بازارە لەگەڵ جەماوەرە ئەوە خۆی لە خۆیان بۆ یەکێتی گرینگە ڕاستە ئەکرێ بڵێنەوە لەگەڵ برادرانی لقدا لە کەرکووک کێشتان نییە ینی لێک تێگەیشتنتانەیە ڕوئیای هاوبەشتانەیە ڕوئیای هاوبەش یان بەڵامەوە ڕەنگە تەوجیهاتی سەرەوەیان بێ بە شێوازێکی دیکە بیر بکەنەوە یا خوددا ڕاستیان بکەن شەیەکت پێ بڵێم ئێستا بۆ نمونە جەماوەری پارتی یاخود تەنزیماتی پارتی یاخود لایەنگرانی پارتی کە دەنجیان داوە دوو ئەندامی ئەنجومەنیان هەیە خۆ بۆ نەیانداوە ئەوان بچن مەعارەزە بن و بایکۆت بکەن بۆ دەنجیان داوە بچن ناو ئەنجومەنی پارێزگاوە لە ئەنجومەنی پارێزگاوە خزمەتگوزاری بۆ خەڵک فراهم بکەن وایە ئەگەر ئەمە بەدەستی لەق بێ وڵا بەیانی ئایان نێرێ بەڵام بەدەستی لقەکەیان نییە بەدەستی سەروتریانە خۆی زۆر مهمە هەموو حیزبێکی سیاسی کە لە شارێکە کارەکە استراتیجیەتی هەبێ بۆ ئەو شارە بیرکردنەوەی وابێ کە ئەو شارە ئەبێ سەر بخرێ نەک ئەوەی بێت لەو فترەی کە حەزی لێ مشارەکە بکە لەو فترەی حەزی لێن یە بایکۆتی بکە تومە شایەدیەکی ینی وەکو وەڵێ حەق و بەویژدانانەیە بۆ بەرپرسانی لەق لەوێ کە دەڵێ ئەوان حەز دەکەن ئەوە بکەن بەڵام لەسەرەوە ڕێگەی ئەویان پێ نادرێ ینی کەواتە ئەوان کەرکووکیانەتر کوردستانیانەتر بیر دەکەنەوە لە تەوجیهاتی سەرەوە خۆی شتێکت پێ بڵم پارتی بایکۆتی کردبوو لە کەرکووک بارگاکانی پارتی لە عسری ڕاکانە نادرایەوە پیان ئێوە ئاگدار بوون خەڵک شەهید بوو لە بەردەمی بارەگاکانە ئەوەی کە شەهیدی ژوەر پێشمەرگەیشێتی بوو ئێمە ئەو کاتیش زۆر هەوڵماندا پێمان خۆش بوو کە بگەڕێنەوە بۆ کەرکووک کە گەڕانەوە ئەمان چ بوون عریزەیەکیان یاخود نامەیەکیان نووسی بوو بۆ قایدی عملیاتی کەرکووک قایدی عملیاتی کەرکووک نامەکەی بردبوو بۆ پارێزگاری کەرکووک کاک ڕێبوارە کاک ڕێبوار تو کاکە خۆم دێم بارەگاکانیان بۆ ئەەکەمەوە و خۆشم دێم سەردانیانەکەم و کردیشی بەڵامەوان ئامادە نەبوون سەردانی کاک ڕێبوار بکەن ئامادە نەبوون لە حکوومەتەکەشا پشتگیری بکەن ئەنی ئەمە خۆی لە خۆیە کاریشی باش نییە بۆ ئێمە کوردین مەسیری میلەتەکەمان بەیەکەوەیە ناڵێم بە عقلێکی شۆڤینی بەڵام بۆچی تورکیا لە تورکیا و پشتگیری تورکمانەکانە من تۆ ئەوم بە حەق نازانی بە حەق ێزانی بۆچی برا عەرەبەکان پشتگیری یەکتریەکەن ئەمە بە حەق نازانی بە حەقی ئەزانی بۆچی مەسیحەکان لە بەغداوە کە دێن ئەسنە کەنیسەکانی خۆیان پشتگیرن ئەمە حەقە ئەمە مافە بۆیە ئەلەمەیانە ئەمان مقەسرن ئەلەم مافەیە ئەمان مقەسرن ئەنی ئەوایە پشتگیری پارێزگاریان بکردە ئەوە بچوونایە سەردانیان بکردایە قەیچێکە بچوونە داواکاریان دێ هەوایە چکە ئەم لە عەسری ئەمە توانیان بێن بارەگاکانیان بکەنەوە لە ماڵی خوان لە شاری کەرکووک دابنیشن باشە کاغڕەوەن ناکۆکیتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەهێندە زۆرە گەل لەسەر ئاسە فراوانەکە تەنها لەسەر ئاسی کەرکووک باز نەکەین ناکۆکیەکانتان هێندە زۆرە ئەوە ساڵە کۆژ مانگی شەلارێمی کوردستان هەڵبژاردن کراوە و حکوومەت پێک نایە من پێم وانییە ئێمە ناکۆچیەکان ئەوەندە زۆر بێ ناکۆچیەکان زۆرتر بابەتی قۆڕەکاریە بابەتی نەخوێندنەوەیە ئەجینا کورد یەک میلەتە باوەڕی بە ئازادی هەیە حەزەکان نیشتیمانەکەی ئازاد بێ حەزەکان نیشتیمانەکەی ئاوەدان بێ حەزەکە گوندەکانی ئاوەدان بێ ئەوەی کە ڕێگە نادا ئەم بابەتە یا خودم حکوومەتە تەشکیل بێت چییە بابەتی قۆڕەکاریە ئەو ئێوێ سەرۆکی هەرێمی خۆی بێ سەرۆکی وەزیرانی خۆی بێ سەرۆکی دادگای باڵایی خۆی بێ ئەنجومەنی وەزیرانی ئەم هەموو پۆستەی هەیە ئەوێ گشتی ئەنجومەنی ئاسایش ئەنجومەنی ئاسایشی خۆ ئەوێ هەموو هێری خۆی بکاکەەوە چۆن نەکرێ بەڕاستی خۆتۆ ئەگەر لە گوندێک شابیە بێ نەختی یەکسانیە بێ لەو گوندەیە بۆیە من پێم وانییە بابەتەکان بابەتی کوردایەتی بێ یاخود بۆ ئەوە بێ کورد سەر بخەین نەخێر بۆ ئەوە نییە بابەتەکان قۆڕخکاریە بۆ ئەوی نەهێڵن کەس فەرمانڕەوای ئەم وڵاتە بکا کە ئێستاش
فەرمانڕەوایەکە کە ئێمە ئەیبینین وڵ هەمومان ناڕازین لەم فەرمانڕەوایەکی ئێستا هەیە نەکەر من وەکو کەسێکی حیزبی بەڵام بڕۆ هاوڵاتیەک بدوێنە بزانە چی ئەڵێ جا بۆیە لەم سۆنگەیەوە کەواتە پێداگریەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕەوا و حەق دەزانی کە پێداگری لەوە دەکات بردوودا کەمێک جۆرێک لە نەرمینوان بێ شتێکت پێ بڵێم ئەم پێداگری یەکێتی پێداگری یەکێتی نییە پێداگری جەماوەری خەڵکی کوردستانە تۆ بێ ئەمە ینی ئەم وەصفە جیاوازە بۆ چکە هەموو خەڵکی کوردستان لەم حکومڕانیە ناڕازیە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئەکا بە خاوەنی ئەم ناڕازیە پیان ئەڵێ ئەڵێ میلەتەکە ناڕازیە وەرن با پێکەوە چاچیکەین خۆ یەکێتی نەیگوتووە بێت تۆ هەموو پۆستەکان بدەین سبەین هەموو پۆستەکانش بادا بەشکە یەکێتی بەشی هەموو حیزبولایەنە سیاسەکانەدا پێی وانە ئەبێت ئللا قۆرەخکاری هەبێ مەجموعەیە خەڵک و ئیتر باقیەکەی نەکرێت ینی من لێ دەپرسم بامژ یەک دوو پرسیار لە تۆ بکەم ئەم علاقاتانی بەغدا و هەرێم بۆچی وا خراپە سەبەب چییە خۆ سەبەکە یەکێتیە یەکێتی بە هەموو هێزێکی وڵەدا چاچیکە ئەم علاقاتانەی حکوومەتی هەرێم لەگەڵ چواردەورە خۆمە یەکێتی تێکی نەداوە علاقاتی بەغدا لەگەڵ هەرێم خراپە ئەگەر خراپە ئەگەر خراپ نەبێ 5 ساڵە هەموو ڕۆژێ بودجە مناڵی کورد گشتی فێری ئەو بۆ بودجە ئەمە چییە؟ ئەمە لە هیچ دنیایە کاشتی وا بووە لە هیچ دنیاەکانیان دەبینین بۆ منە پێکەوە دادەنیشن سەردان دەکەن ئەوان دەستنە بەغدا بەغدا دێتە هەولێر پێکەوە دانیشن بەڵام کە دێتە سەر کارکتەرە بەهێزەکانیان بیرکردنەوەیان زۆر جیاوازە ئێمە لە بابەتی سەرۆک کۆمار وا دەست پێ بکەین بابەتی سەرۆک کۆمار هەمومانە مازانی استحقاقی یەکێتیە ئەم معارەزەیە چی بوو ئەم معارەزەیە چی بوو خوا بێ با خەڵکو بە جەماوەرەکەی خۆیان بڵێن معارەزەکەمان لەبەرەمەوە نەتیجەکەیمان بینی دەڵێنەوە لە مۆزوعی کاک شاخەوانە کێشیان بۆ ئێمە دروست کرد چێ کێشەی دروست کرد غێرە باوان خوانەوەندە علااقاتێکی جوانیان لەگەڵ پەرلەمانتار و لەگەڵ وەزیرەکان و لەگەڵ ئیداری بەغدایە هەبواە بۆی بیان توانایە کارێکی خوان بە باشی بەر خۆی مەشغالی شوانیمان لەوێ بە چەپڵە ڕێزانێک بوو بە وەزیر بۆیە ئەبێ ئەو شتانە بەستراتی سەیریکەی بە عقلێک سەیری بکەی عقلەکە گونجاندن بێ لەگەڵ ئەو سەردەمەی کە تایە ئەژەیت تۆ ناکرێت هەر دانیشتوی هەموو شتێک بە عینادی بکەم شتە بە عینادی نەتیجەکەی وابێ وتیان بایکۆتەکەین بایکۆت لەسەر چی ئەەکەی ئەخر پێم بڵێ بایکۆت لەسەر چی ئەەکەی تو یەک ناتوانانی ئەوە بابەتی موچە دەمە حاڵێتی بابەتی ئاوەدانکردنەوە دەمە حاڵێتی پەیوەندیەکانە دەمە حاڵێتی تۆ بایکۆت لەسەر چیەکەی بۆیە بێ ئەم عقلێتە بگۆڕدرێ وا بێ میدارێ بگۆڕدرێ وا بێ ئیدارەیەک بێ ئەوەی ئێوە دەکەن کاگڕەوەندەوە عراقچێتیە خۆ دەبیستی زۆر جارەمە دەوترێ یان تێگەیشتنە لە واقعەکە واقعەکەوەیە کە بەغدا خۆزگا هەموو خەڵک بە قەدێکێتی نیشتیمانی کوردستان کوردستانی وایە بە قەدێکێتی نیشتیمانی کوردستان تەسحی لەسەر هەر چوار پارچەی کوردستان بدایە خۆزگە هەموو حیزبەکان بە قەد یەکێتی باوەڕیان بە میلەتی کورتە بوایە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان شەهیدمان داوە تەسحێمان داوە استراتیجی ئێمە استراتیجیەکە ئێمە ئەمانەوێت کورد لە هەر شوێنێکی دنیا بێ نەچەوسێتەوە ئازاد بێ ڕزگاری ببێ بابەتی عێراقچێتی ئەو بابەتە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر دوورە بەڵام واقعێکیان دروست کرد دەی بزانم ئەتوان 4 مانگ موچەی خەڵک بدەن بەبێ عێراق بزانم ئەتوانن بۆ ڕێنەوتەکانیان بەبێ عێراق ڕەوانەی جەیهان بکەن بزانم ئەتوانن ئەو خاڵە سنووریانەی کە هەیەە خۆیان ئاڵای کوردستانی لێدا بنن کە ئێستا گشتی ئاڵای عێراقی لەسرە خۆ تو نابێت بە عاتیفە و بە قسەی زل بیر لەوە بکەیتەوە بڵێ وەڵام من کوردستانیم کوردستانی بەوە ئەکرێ کە تۆ ڕێز لە هەموو ڕابردۆ میلەتەکەی خۆت بگری لەگەڵ هەمویان ناپەیوەندیت باش بێ حرمەتی حکوومەتەکانی چواردەور بگری و بشزانی چۆن میلەتەکەی خۆت ئەپارێزی میلەت پاراستن بە هوتاف نابێ بە شیعارات نابێ بە کردارە بێ ئێمە ئەگەر کەرکووکمان بەجێ هێشتا بەڕێی تو چەند خەڵک ئاوارا بوو لەگەڵمانە بەڕێی تۆ چەندێک 100,000 خەڵک ئاوارە نابوو لەگەڵمانە ئێو کاتە کەرکووک بەچی ئەتکردەوە بە کوردستانی چۆن ئەتوانی کەرکووک بپارێزی بۆیە هەر خەڵچێگە و قسانە لە سەرێکێتی نیشتیمانی کوردستان بکە حەق ڕابردۆکەی یەکێتی بخوێنێتەوە ڕابردۆکەی خۆشی بخوێنێتەوە چکە ئێمە لە ناو
لە ناو جەرگەی کوردستانە ئێمە لەدایک بووین و خەباتمان کرد و تەسیحشماندا. زۆر باشە. کاگڕۆنەوە لە ناوچە جێناکۆکەکانان بەرکەوتنی ڕاستەخۆتانەی لەگەڵ پێکاتەکانی تردا ئەم ناکۆکی نێوان یەکێتی و پارتی چەندە کاریگەریە لەسەر ژیانی خەڵک، باری دەرونی خەڵک، سایکۆلۆژیای خەڵک لە ناوچە جێناکۆکەکان، ئێوە ڕەنگە خەمیەوەتان بێ زەوی زیاتر، زەوی کەی کورد بووە ئێستا ڕەنگە داگیرکرابێ ئەوە بگەڕێنەوە کە چی لەم لاوە بە پیر لە مەسەلەن دوولەتبوونی زیاتر دەکرێتەوەشی کە هەمانە. جارێ بابەتی زەوی لە کەرکووک بابەتێکە لە هەموو عێراقا و کێشانە هەیە. بەڵام من سوپاسی پەرلەمانتارەکانی خۆمانەکەم، سوپاسی کاکخالی دەکەم، سوپاسی وەزیرەکانمانەکەم، سوپاسی هەموو ئەو هەواڵانەکەم کە دەوری زۆر زۆر گرنگیانە بوو لەسەر بە جوابهاتنی بابەتی جوتیاران. جا زەوی لە کەرکووکە زەوی کورد و تورکمانە، زەوی لە کەرکووک تەنها کورد نییە، کورد و تورکمانە. بۆیە لەم مەوزوعەیانە ئێمە پێکەوەین لە کەرکووک بڵێ دەستێوەردان هەیە وەکو بۆم باس کردی ئێمە لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم جێیشێک هاتۆ بۆ کەرکووک. ئەم جێیشە لە دەوری کەرکووکەیە، لە قەزای مەغمور هەیە، لە سەرگەڕان هەیە، لە کەرکووک هەیە و لە هەموو ناوچەکانی دیکە. زۆر جار ئەم جێیشە دەستێوەردانەکە، بەڵام کە لێیان بە جواب دێن سەح بکەنەوە. ئەم طبعاً خەڵکی شاری کەرکووکیش پیان خۆشە ئێمە هەمومان بەیەکەوە بین، بەڵام پێکەوە بوون بۆ ئەوە ئەبێ کە هەمومان دیفاع لەو قەزیە بکەین، قەزی میلەتەکەمان. بۆیە زۆر جار ئەم کێشانە کە دێتە پێشەوە فعلاً خەڵک تانە لەوادا ئەڵێ حەقا هەموو کورد بەیەکەوە بێ، بەڵام ئێستا خەڵکی شاری کەرکووکی شتێ گەیشتووە لەوەی چێ بە تەنگ جەماوەرەکەەوە دێ، چێ بە تەنگ خەڵکەکەەوە دێ، دەنگ و ڕنگ و سندوقەکانیشەوە دیارریەکە. زۆر باش. کاگڕۆن ئەو گۆڕانکاریە ئیداریانی ڕوویاندا بۆ چەندێکن وادە دیاری کراوە؟ وڵای من ناتوانم ئێستا پێت بڵێم بۆ چەندێکن، باوەکو خۆی پێت بڵێم. بابەتی تەدویر بابەتێک بوو دیارە پێشتر کاک بافڵ تەوقیعی لەسەری هەبوو، من سوپاس شێخم تەوقیعەکەی خۆی احترام گرت و ڕێز گرت و ئێمەش پێمان خۆش بوو، چکە بۆ هەر کەسێک هەر کوردێک یان هەر تورکمانێک یاخود هەر عەرەبێک یان مەسیحیەک کە خەڵکی شارەکە بێ و بە عەقڵیەتێکی ئیداری بێتە سەر ئەو کورسی محافەزە ئەمە پشتیوانیەکەی، بەڵام بە مەرجێ عەقڵیەتێکی داگیرکاری شۆڤینیستی نەبێ. ئێمە ئەوەی کە ئێستاکە هەیە لە کەرکووکە تا ئەم دەقەیە پێشتریش قسەم لەسەری کرد، بەڕاستی کێشەیەکمان نییە لەگەڵ پارێزگارە و بەعکسیشەوە پشتیوانیەکەی. جوڵی خزمەتگوزاری چۆنە؟ جوڵی خزمەتگوزاری ئەگەر مقارنەی بکەی بە شارەکانی عێراق باش عیبی نییە، بە شارەکانی کوردستانیش ئەگەر مقارنەیەکی عیبی نییە، چکە بۆ لە کەرکووک ئەم بابەتانە مەسەلەن ئەگەر تۆ بێیتە سەر خزمەتگوزاری وەکو جاران هەیە، ئاوە کارەبایە پێداویستەکانی خەڵکە وەکو خۆی ئەڕواتە ڕێ پاکردنەوەی شارە هەر وەکو خۆی کە پێشتر ئەو برادرانە لە حکوما بوون عەقد و شتەکانیان کردو پاکردنەوە هەر وەکو جارانە ڕۆ. بابەتی ئاوەدانی بابەتێکە لە عێراق بە عام سستە، چکە هێشتا بودجێ عێراقیش تەصدیق نەکراوە، پارەیەکی زۆر نییە بۆ ئەوەی بتوانێت زۆر دەستکراوە بێ بۆ کارکردن، بەڵام سەبر لە تەنمێ ئەقالیمەوانە پارە هەیە و هەندێک پرۆژەش جێبەجێکرێت. پرۆژە جێبەجێکرێت. باشە، ئێوە وەکو لایەنی حەزبی چاودێری بەرپرسەکانی خۆتان دەکەن بەرپرسە حکوومیەکان؟ بەتەکید ئێستا ئێمە جارێککە ئێواگاتان لێ ئێمە وەکو حیزبیش کۆمەڵی گۆڕانکاریمان کردووە و ئێمە هەموو ئەو بەرپرسانەی کە هەمانە لە حکوومەت کۆبوونەوەیان لەگەڵاکەین و چاودێریشیانەکەین و ئەگەر کەم و کورتیشیان هەبێ خۆمان بانجیانەکەین ڕوبەڕوو پیانەڵێن، چکە ئەگەر تۆ هەر مدیرێکت هەر کارگوزارێکت هەر کارمەندێکت لە هەر شوێنێکا کردداری خراپ بکە ڕنگدانەوەی بۆ سەر حیزبەکەت ئەبێ. بۆیە بەڵێ ئێمە لەگەڵ هەموو مدیرەکان لەسەر خەتین و برای بەڕێزم کاگاسوەوە من خۆشم، چکە ئەمە لە ناو شاری کەرکووچین، هەر مدیرێک کردارێک بکە کردارەکەی باش نەبێ بانجی ئەەکەین و لێ پرسیینەوەشی لێ ئەەکەین. باشە، خەڵک دەستنە نێو خەڵک ئەماوەندێکتم و جۆڵ هەیە دەبێنین بەرپرسانی حەزبی حکومی سەردانی بازار و شوێنەکانەکەن بە تایبەت لایەنە حکومیەکان، خەڵک چی دەڵێ؟
گۆڕانکاریانیان پێ باشە یان نفسیەن پێی مرتاحین ینی تۆزە هەزمکردنی بەلایەنەوە ئاسان نییە لەسەر بابەتی تەدویرەکە بەڵێ بابەتی تەدویر ئێمە بە قەناعەتەوە باوەڕمان پێێتی وەگەشێتی نیشتیمانی کوردستان و بە قەناعەتیشەوە جێبەجێمان کرد هەندێک لایەن هەبوون زۆر ئیدعای خراپیان کرد ئیتر ئیدعای خراپیان پێکرد و هەرچی تەپڵ و زۆڕنایانە بۆ خستیانە گەڕ بەڵام دوایی خۆیان جوابی خۆیانیاندا ئەگەر بیرتان بێ لە بەغدا خۆیان جوابی خۆیانیاندایەوە بۆیە نەخێر جەماوەری کوردیش زۆر باسی بەهین بە ئەتیادی وەرێگرێ و باوەڕیشیان وایە هەموو نەتەوەکان لە کەرکووکان ئەگەر تۆ ببیرت بێت تورکمان ئەڵێ لە 100 ساڵی ڕابردوو ئێمە محافظ نەبووینە ئەی ئیستا چۆن دڵیان خۆش نابێ طبعا ئەمە ڕنگدانەوەی لەسەر هەموو دایرەکانیش هەیە ڕنگدانەوەی لەسەر ڕێی تورکمانیش هەیە ئەنی ئێستا بڕۆ لە هەر کەسێکی تورکمانی لە کەرکووک بپرسە ئەڵێ وەڵام سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کام هەنگاوی ناوە دوایی تۆ لە شارێکە ئەژەی خۆ ئەم هەنگاوە کە تۆ بچیتە پارێزگا بۆ ناچی ئینتیقام لە خەڵک وەرگری بۆ ئەچی خزمەت بە خەڵک بکەی من بە ئومێدم ئەگەر دەوڵەتێکی وەکو تورکیا پشتیوانی کاک محەممەد زەمعان بکە بە هەرچی خزمەت گوزاریە بێنێ بۆ کەرکووک وەڵای ئەمە پێمان خۆشە خزمەتی شاری کەرکووک بوو تورکیا بەڵێ نوێداوە پشتیوانی بکە وڵایی من خۆم لەنا ئەو بەڵێنانە نەبوومە و کاک محەممەدیش ئێستا خۆی لە تورکیا چکە دوێنێ پێرێ وەفدێکی نردبوو بۆ یادی یەکێتی ئەڵێ من داوای لێبرد نەکەم ئێستا لێرە نیم بۆیە نەمتوانی بەشداری مەراسیمەکەتان بکەم بە ئومێدم بە دەستی پڕۆ بگەڕێتەوە سپاس دەکەم زۆر بەڕێز کاکڕەوەندی مەلا مەحموود لە پرساوی مەڵبەندی ڕێخستنی یەکێتی لە کەرکووک سپاس کە کودەڵە گفتوگویەکی بێ پێچ پەنامان کرد لەبارەی ڕێزی پەیوەندیەکانتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەبارەی گۆڕانکاریەکانی کەرکووک سپاس کە بەشدارێکی لەگەڵمان زۆر بەخێر بێت سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەینەوە ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ